مامەسا و حزب ئیسلامیە ڕاستانەی کە تۆ باسیەکەی ینی چێ دروستی بکە یان چه کار بۆ پرۆژەیە بکە لە کوردستانە لە کاتێکا تۆ یەکگروتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش ڕەتەکەیتەوە هەردووکیان بەیەکەوە. باشە ئێستا ئەگەر ئەوان واز لە قەڵبە حیزبەکە بێنن مؤتەمەرێکی ئیسلامی بگرن بۆ نمونە مؤتەمەرە داوا بکەین لە کوردستانە مؤتەمەرە بگیرێ بۆ ئیعادەکردنەوەی بۆ تەماشاکردنەوە و تێڕوانینەوە و هەڵسەنگاندنەوەی مەشروعی ئیسلامیمان بە هەموو لایەکمان بین باس لەمە بکەینەوە خۆ بەلایانی کەم و 500 بیرمەند و ڕۆشنبیری ئیسلامیمان بۆ دروستە بێ کە مخاتەبەی مەوزوعەکە بکاتەوە سەر لە نوێ هەڵی سەنگێنێ. ئەمە ضروریە ئەمجا لە کوردستانیانەی خۆمانەوە ئینطلاق بکەین. مامۆستا عەلی باپیرە و کاتە مەشروعی قەرارگای پێ نییە مامۆستا سەلاحیش مەشروعێکی دەرەکی. ئێمە لە ڕوانگەی ئیسلامەتی خۆمانە چۆن نەوشیروان مستەفا ئێستا نە مارکسێتەکەی لینین و گۆرباچۆفی قبوڵە نا ئەفکار و لیبراڵەکەی غەربیشی بەو شێوەیە قبوڵە بەڵام وەکو مەشروعێکی سیاسی هاتۆتە پێشەوە لە کاکەجان خەڵک لە ئەفکاری حوڕ بێ بەڵام وەرن لەسەر کۆلکە هاوبەشەکانمان کۆبینەوە کە مەشروع سیاسیەکەی هێ باش خۆی ئیسلامیەکیش دەتوانێت ئەمە تەقدیم کە من لەو باوەڕەیە مەگەر بێت و ئەم مەشروع ئیسلامیانە مەگەر خوای گەورە فرسەت بدا من چۆن ئەو ڕەخنانم لەو دوو حیزبە گرتووە مەشروعێکی ئیسلامی گەورە وەکەوەی حاکم مطەیرین و سیوێتی کە لە کۆیتە ئەنسە لە پەرلەمانی کۆیتیایە یەکەم مەشروعی خۆیان سەلەفیەکان کە تەقدیمیان کرد 21 کورسیان لە 55 هێنا بەسەر ئیخوانە کە 3 کورسیان هەبوو ئەبێ مەشروعێک تەقدیم کەی خەڵکێک جوێن لێ بگرێ خۆ خەڵک جوێن لە نەزەریەکەش ناگرێ ئەبێ تۆ شتێکت پێ بڵێن ئالیەتی تەنفیزی ئەم مەشروع سیاسیەت چییە؟ بۆیە من لەو باوەڕام یعنی ئەوان پێویستیان بە مڕاجعەیەکی باش هەیە و ئەم بەراوبەرکردنیشیان لەو نێوانەیە کە هەتاکو ئێستاش ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی نین خەڵک بە تەکید ناتوانێت دەنگ بدا بەوان و مەشروعی ئەوان بێنێتە پێشەوە کە مجەڕەد شتێکی ئەخلاقی و ئەنجا مەشکوکیشە لە کۆمەڵی ئیسلامی.